شمایلە کارمەندێکی تەندروستی دووگیانە شارۆچکەکەی بەجێ دێڵێت کە بەهۆی لافاوە و وێران بووە چونکە نیگەرانە لەسەر تەندروستی منداڵە لە دایک نەبووکەی. ئەو بەڕەچەڵک خەڵقی شاری جۆهی لە پارێزگای سندە لە باشووری پاکستان ئەو هەرێمەی لافاوێکی بەرفراوان گرتوێتەوە. نیگەرانە کە فشاری بەردەوام کاریگەری لەسەر کۆرپە لە دایک نەبووکەی هەبێت. دەترسم شتێک بەسەر منداڵەکەمدا بێ. ڕەنگە ئێمە کاریگەریمان لەسەر بێت بەڵام دەشێ منداڵەکەش هەستی پێ بکە. ئەو 5 مانگە دەبێ منداڵەکەش هەست بە شتێک بکات. ئەلبەتە ئەستەنگی زۆر ڕوبەڕووی ژنانی دووگیانی وەک شمایلە بوونێتەوە لە ناوچە زیان لێکەوتوەکانی لافاوەکە وەک دەستڕاگەیشتن بە چاودێری پێش منداڵ لەدایک بوون. پشکنینی سۆنەری دووگیانی و ڤیتامینەکانی پێش لەدایک بوون و دەرمان وەرنەگرتنی موچەکانمان کێشەی زۆر هەن. بە گوێرەی ئەمریکانی سندوقی کۆمەکردنی دانیشتوانی سەربەنەتەوە یەکگرتوەکان لانیکەم 650,000 ژنی دووگیان لە ناوچە زیان لێکەوتوەکانی لافاو لە پاکستان هەن. نیگەرانێکە ئەوەیە کە بەهۆی ئەو لافاوە بەربڵاوەوە زۆرێک لەوانە چیتر دەستیان بە خزمەتگوزاریەکانی چاودێری تەندروستی دایکانە نەگات. میراش 3 منداڵی هەیە. بە ئاشکرا ئێمە لە لافاوەکە هەڵدەین دەتوانین چی بکەین. ئێمە زۆر هەژارین و لە توونێتی و برسێتیدا دەمرین. ئەگەر شتێکمان دەست بکەوێت بۆ خواردن دەیخۆین و ئەگەرنا ئەوا دەخەوین. بەلەمەکان بوونەتە تاکە سەرچاوی گواستنەوە لە ناوچە زیان لێکەوتۆکان. ژنانی دووگیان و خێزانەکانیان لە گەرماییەکی زۆردا بۆ ماوەیەکی درێژخایەن چاوەڕوانی ئەو بەلەمانە دەکەن. ڕەنگە ئاستەنگی زۆر لە ڕێگادا ڕوبەڕووی هەردوو دایک و منداڵی لە دایک نەبوو بێتەوە بۆیە خوشکە دووگیانەکەمان لەگەڵ خۆماندا نەهێنا. بەپی راپۆرتێکی نەتەوەی گرتوەکان تەنها لە پارێزگای سند زیاتر لە 1000 دەستگای تەندروستی یا زیانیان بەرکەوتووە و یان وێران بوون. هەروەها زیانەکانی ڕێگاوبان و پردەکان وای کردووە دەستڕاگەیشتنی ژنان بە دەم و دەستگا تەندروستیەکان سەخت بێت و هەندێک لە ژنانی دووگیان هەست بە بێدەسەڵاتی بکەن. جابژین یا بمرینەوە لە دەستی خوددادایە. شایان پاشا دانی ئەمریکا بۆ راپۆرتی سێدرادار لە پاکستان.